سڵاو بینەرانی خۆشەویست، زۆر جار دەوترێ کورد لە سووریایە میوانە. ئایا کورد لە سووریا میوانە یاخود خاوەن ماڵە و ئەوانی تر میوانن؟ مێژووی کورد لەو ناوچەیەدا چۆنە و لەکەیەوە کورد لە سووریادا دەژین؟ ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تریش تەوەری بەرنامەی ئەم ڕۆمان دەبن بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سۆران حەمڕەش. مامۆستا بەخێر بیت. زۆر سپاس مامۆستا سۆران. بڵین ئەم شۆڕشەی کورد لە سووریا ئەم ڕووداوانە زۆر شتی هێنایە پێش بۆ ئێمە کە تازن و زۆر چاوی کردینەوە بەسەر زۆر شتا کە تا ئێستا ئاگادار نین لێی، بە تایبەتی مەسەلەی بوونی کورد لەوێ ئێمە پێمانەوترا کورد لەوێ میوانن لە دوای شەڕی یەکەمی جیهانیەوە لە تورکیا وەڕایان کوردەتەوێ. بەڕاست کورد لەوێ میوانن؟ خۆشبەختانە بۆ ڕوونکردنەوەمانە سەرچاوی باشمان هەیە. ینی تۆ بۆ نمونە لەسەر خاچێک کە ناوی شوێن بە ناوی تۆ بوو، ئەگەر ئەمڕۆ تۆماری ئەم شوێنەم هەبێ، یعنی لەوانەیە 500 لەوانەیە 1000 ساڵیش پێشە ڕۆژە بێ، لای لە بینی فەڵەستین و ئیسرائیلە ئالەویا شوێنێک هەیە بە ناوی شەوفل ئەکرات. باشە چێلتیا لەدایک بووە شەوفل ئەکرات. باشە وەکو دیمەن، ینی عەرەبی هینە عەرەبی لەوە هاتووەکو بڵین دیمەن شتێکی وە. ئەمە چێتیا لەدایک بووە، تو سەیری هەموو مێژوو بەیەکەوە بەستراوە. بڵین سەرگەورەی ئێزدیەکان، شێخ عودەی کوڕی مسافر کاڵەن عەرەبە چاولەکە ڕێک لەوێ لەدایک، ینی ئەمە 1070 1600 شتێکی وا لەدایک بووە. ینی تۆ 1000 ساڵەمە پێش ئەو ناوە لەویایە، بزانە چەندە پێشترە. باشە ناوی تر حوسن ئەکرات تقریبا نزیکەی 100 ساڵ پێش سەلاحەدین، ئەویش هەر 1000 ساڵ لەمەوبەر ناوی تۆمار هەیە. لە سەردەمی فەڕەنسیەکان کە هاتن گرتیان بۆ ماوەیەک پیانەوە لە سەردەمی سەلیبیەکانە بڵین خاچەڵگرەکان پیانەوە لێکغات بە فەڕەنسی، ینی هەر بڵین هی کوردەکان، چونکە بە ناوی ئەوانەوە بوو. ئەمە یەیتە لای لازقیە جەبەل لەکرات. باشە ئەچیتە ئەفرین هەر شوێنی تر، ینی هەمووی بە ناوی ئەم ناوانەجا چیتە تۆزە پێشتر سێرەی لای لازقیەوەی کە پێڵەن جەبەل لەکرات. من ناوی میدم هەیە لەوێ، ینی پێش ئیسلام ساڵی سەدەی پێنجەمی زاینی لە چەند شوێنێکە لە لای دێرە زوورۆ سوپای مید بازەکرێ. باشە پاشا و سوپای مید بازەکرێ لە ئەنی لە ناو سووریای ئەمریک ئەمڕۆ پێڵەن سووریا. لەو ناوچانە ڕۆمەکان بە کوردیان ناوە کورد لە تۆمارە پیانە و مات، ینی لە پێش ئیسلامە ناوی کوردیان هێناوە، بەس ئەوان بۆیە کێشەش لە عالەمایە خەڵک تێنا وازانن کورد لە پێش ئیسلامان نەبووە. چی ئەوەمان بۆ چارەسەرەکە؟ مێژوو نووسێکمانەیە ناوی حەیتومی کریاکۆسە، ئەمە ئەرمەنیە، کە باسی سەلاحەدینەکە ئەڵێ دوای فاتمی میدەکان، ئەمە 700 ساڵەوە پێشواڵێ، میدەکان میسریانگر ئەمڕۆ پیان ئەڵێن کورد. گۆڕانکاریەکە لە تەحویلاتی چاولەکە. مەبەستەکەی من چییە؟ ئەمە پێش سەردەمی کۆنتریشمانێ. کۆنتر لە پێش مادەکان ئەو بەشەی سەرەوەی هەتا سەر ئاوەکە بەدەست میتانیەکانەوە بووە. من دەقی میتانیم هەیە کوردێکی ئەمڕۆ لی تێگا، ینی شاری سەریکانی سەری ناوەکەشی چۆن سەریکانی کۆنانی ناوەکە وەشوکانی وەشەکانی وشەی وەش لە سۆمەریش و لەو لە هیتیشا و لە هەموو ئەو زمانانی پەیوەندی بە کوردەوە هەیە دێرین لەوێ مانای هەیە. جا بە کوردیەکەی زمانێکی هەورامی ناچێت وەشەکانی. وەڵڵاهی باشتێکی سەیر هەیە، منیش هەندێک سەرنجم هەیە لەسەرەوە. بۆ نمونە یەکەم هێرۆگلیفی لەم ناوچەیە، ئەوەی میسر کۆنترە، ئەوەی ئێمە دووەمە 3500 ساڵەوە پەر لەسەر خاتی کوردستان لە باکوور و لە ڕۆژاوا نووسراوە، لە حەلەبیشی تایە. باشە وشەی تاتەی تیان نووسراوە بەناوی باو تاتەی هەورانی. باشە ئەو وەشەکانش لە هەورامێت بۆی هەیە هەرەوە بێ. بەسەنەن وشەی ئاشەتە ناڵەن ئاشەتی، لە باکوور ئێستا ژەڵەن ئاشەتی ناڵەن ئاشتی.
ئەوان ئەڵەن ئاشەتا ڕێک بە معنەنی ئەمە وەرگێڕانی من نییە، وەرگێڕانی فەرهەنگی جیهانیە. هاڕە ئێستش لە کوردواریە بە بەردی هاڕینی هینەڵی ئاش بەرداش پێڵێن هار باش ڕێک بە دوو ئاڕیژ نووسراوە بۆی بزانی ئاڕی تۆخیژ دەستار خۆی لە دەست هاڕینەوە باشە وشەی هار ئاخر سۆمەریشە وشەکە حاڵ لە سۆمەریشە و لای ئەمانیش ڕێکجا وی پێ بڵم بەشی سەرەوەی هەتا دەریاکە ئەمە لە سەردەمی ئیسلاما سەیرەکەی ئیبن زوحاک لەسەر دەریاکە لەسەر و دەریایە باشە حکمی کردووە. لە سەردەمی یۆنانیە شاری ئەنتاکیە وەکو ئەفسانەی چۆن باو باپیرانی کورد ئەو شاریان دروستکە شاری ئەنتاکیە کە ئێساکەوێتە ناو تورکیا هەتا ئەویا ئەفسانەی کوردی تیا بە من هەمووی لە پەرتوکەکەمە مێژووی بزر هەمووی ئەمانە ڕوون کراوەتەوە. جا تۆ هەچ کۆناغی مەسەن لە سەردەمی ئیسلامە فاتمیەکان ئەو وەختە لە ناو میسرا فاتمیەکان دەسەڵاتیان هەبووە وەکو عەباسیەکان هێرشێکرا ئەم هێرشی ڕۆم تاو شەڕەکەیان بردەوە لە ساڵی 900 شەڕەکە خەریک بوو یەکلا بکرێتەوە ئیتر ڕۆم بردوێتەوە. یەک سەربازی کورد لە سوپای فاتمیە لە وەختا ینی ئازایەتیەکی وەکو بێوێنەی مێژووی بۆ بە ئەفسانە ئەی بینێ سەرکردەی ڕۆمەکان و ئاخۆی کردوتەوە و ئیتر شەرتاوە بێ خۆی کاتەوە لای خێمەکە ڕێگە چێ نییە خۆشیان تەسەور ناگەن زەلامێ بەتەنیا بچی ئەو بکوژی یعنی بووە بە ئەفسانەی ناو ینی من چەنەها چیرۆکی پێڵم کە ینی تۆ سێرەکەی 500 ساڵەوە پێش حەلەب بەدەست جومبڵاتیەکانەوە بووە عەرەبیتیانە بووە ینی هەر حەمانای ئەبولفیدانی خۆی حەما بەدەست ئەبوفیدا حاکمی سوڵتانی بووە ینی دوای ئەیوبیەکانیش کە دەسەڵاتیان نەما میری کورد بۆ نمونە ئەبوو هیجای هەولێری والی دیمەشق بووە خۆ ئەیوبیشی لێ نەماوە ینی کورد دەسەڵاتی لە شامە هەبووە و سەردەمێکی کەم کە عەباسیەکان بڵێن کە عەرەب هاتن سەرەتا ئیسلام هەتا ساڵی 1670 عەرەب دەسەڵاتی بوو لێ دوای ئەوە دەوڵەتی ئومەوی لێ بووە بەڵێ دوای ئەوە ئیتر لە سەردەمی عەباسیشا ئێشتا مابوو دوای ئەوە ئیتر تۆ باشە ئەگەر تۆ نەتەوەی تو خاوەنێمە بۆ ئەنجا مامۆستا من بمبورە بەزەوەی جوگرافیەکەشە بوو باسکەم ببوورە کاکسۆن چکە زۆر گرنگە هەڵەیە تێگەیشتنی هەیە ببوورە پێدەبڕم جوگرافی ناسمان هەیە ئیبن حەوقەل باسی خاچی عەرەبەکە خاچی عەرەب بەڵێ لە فوراتە کۆتاییە ئیترم دێرە زور و ڕقەومانە هیچی تیان نییە خۆی بە وردی نووسویەتی دیمەشقی تیان نییە خاچی عەرەب لە عەقەبە ئەڵێەوە ئەوەش ئەرزی ئیسرائیلە ئەوە عەقەبە کۆتاییەت یعنی یەکێکی وەکی هینیشمان هەیە ناویچێ لەو لاوە مەسعودی ئەڵێ لێکێ لە شوێنەکانی کورد شام ئەنجا کە شەڕی کورد و تورکە بێ جا سەیریکە بە هەموو شتێک بۆ دەسەلمێنێمە وڵاتیەمە شەڕی کورد و تورک لە سەردەمی سەلاحەدینە 8 ساڵەکانێ تقریبا 40-50 تیا کوژێ شەڕەکە کوێگرێتەوە ئەوەی کوردستان ئازربایجان باشە باکووری کوردستان شام هەتا شارە زور یعنی ئەوەی خاچی کوردە شەڕەکە لە یا لە بینی ئەم دوونەتەوەیە بەردەوامە جا ئەمان هەمووی پێ دەڵێ ئێمە خەڵکی ڕەسەن مامۆستاویستە من پرسیارەکەم باسی عەرەبەکەت کرد مێژووی عەرەب لە سووریا لە سەردەمی ئیسلامەوە دەست پێ ناکە خۆ لەوە پێشتیان نەبوون من دۆکو خۆی بازەکەم لە پێش ئیسلامە هەبوون بەڵام وەکو پێم ئیبن حەوقەلیش باسیەکە و پتۆڵمی لە پێش ئیسلامە باسی عەرەبەکە یەنە ناو سەحراکە عەرەب سەحروی ینی بەشەری خەڵکی شار نەبوون ینی ئەمانە لەگەڵ حوشتر و ئەو شێوە ژیانانی عەرەب بەسراوەتەوە بەوە و ئەمە شەخۆیان لە جەزیرە بوون بەڵام لە پێش ئیسلامە هاتوونەتە ناو بڵین بیابانەکانی عێراقیش و سووریاش ینی هەبوون لەویا ئەمە وەکو چی هاتون وەکو نیشتەجێبوونیا وەکو ڕای هەروەکو ئەو خەڵکی نیشتەجێ نەبوون خەڵکی شوانکارە بوون و هەر بەو شێوەژیان ئەو ئەمەی ئەیبینیت ئەو دڕندەی ئەم ڕۆژەی بینی هەر دڕندەی بەدووە ئەوە کللتوری بەدووە ینی زۆر ئاساییە لای نەنە هەر مەسان قژی کشێ بڕێ چونکە بەدووە بۆ من و تۆ لەوانەیە گەورەترین دوژمنمان ئالێ ژنەکەی بکەوێ کوردێ نەتوانێت قژی بپڕێ و شانازی پێ بکە ئەگەر بەدزی شۆ بیکە نارێ لە بەردەم کامێرە چکە هینە ئەمە کللتور زۆر گرنگە تو ئێمە وان پەروەردەکراین کە ئەمە ینی ئەو پەڕی لە مرۆڤاتی دەرەچین بۆ ئێمە بەڵام بۆ عەرەبێ بۆ بەدوویەک ئەو کۆدەکانی شارستانیت لای ئەو ناشارستانە بۆ ئەو ئاساییە ملی زەلامێ بڕێ و یاریشی پێکە لەبەرەوە هەرو کللتورێ ئێمە هەر خەڵکە کۆنەکەین و ئەوانش خەڵکە کۆنەکەی پێت وایە عەرەب بەس وەکو بەدوو هاتوونەتەوێ وەکو بەدوو هاتوونەتەوێ لەو پەڕی ئیسلامیشا دیمەشقیتیانی چۆن لە سەدەی بیستەمە با بڵێن عەرەبە بێتە خاوەنی
سەریکە سەدەی 20م ئەوروپیەکان هاتن ئەوروپیەکان نەخشە و یعنی ئاڕاستە و قوتی خەڵکەکانیان گۆڕی عوسمانیەکان بە نزیکەی نەمان عوسمان ڕوس نەبووە عوسمانی تەواو بوو دەوڵەتی عوسمانی بەش کرا لە سەدەی 20ەمان ڕوس بەشێکی بەرەکە و یۆنان بەشێ فەرەنسیەکان بەشە ئیتر تۆزێک لە سوچێکا مابوون ئەنجا هاتن بۆ داهاتوێن چیان دروست کرد هاتن قومی عەرەبیان یعنی ناسیۆنالیزمی عەرەب لە ئەوروپا دروست کرا ینی هینەکەی بناغەکەی بۆیان دانف کۆنفرانسێکیان بۆ کردن لە پاریس مەسەن ئەم عەرەبانە برانە ئەوێ بۆچی بۆ ئەوەی ببن بە دیوارێ بەرامبەر بە عوسمانی ئەگەر یعنی وەکوین دروست بێتەوە ئالێرە ئیترۆنی ئەوی شارەزانیە تۆ چۆن ئێمە کورد وازانێ هەچی چاوی وابێ حەقیشمانە هەچی وابێ خەڵکی ئاسایی وازانێ سینیە ئەوانی وازانی هەچی ڕۆژەڵاتی بێ عەرەب ئیتر ناهێنا یەک دنیا قومێتی تیا بۆی برزانی ئەوان دەسەڵات نەبوون کە شۆڕش دەستی پێکرد لە وڵاتە عەرەب نەیکردو باشە کە ئێوە خاوەنی وڵاتن ئەی بۆ دۆرزەکان کردن سوڵتانە ترش کردوێتی یەکەم بە دەرەجەی دووەم ئیبراهیم حەنانەوە کە خەڵکی حەلەب و کوردی ئەو ناوچەیە بەدەست کوردەوە بە دوایش کۆمەڵێ یەک دانیان سونیە ئیبراهیم حەنان و خۆی کوردە ئیبراهیم حەنان و کوردە و خەڵکی حەلەبە سوڵتانە باوکی فەریدە ترش بەڵێ ئەمان کوردن ینی من پەرتووکی کۆنم هەیە لەسەر دروزەکان هەرڵێ ئومەرا دروست لەکرات کە باسی جون بڵات و کەمالیش خۆی ئێمە کوردی نەشڵێ ئەزین چی خۆشە دیێنەی من بەرنامێکی تایبەتی دۆکمنتەریم لەسەرکردوون دیێنەی دروزەکانیش ئەگەر شتی تریش نەبێ ئەوان بە دیێنەیش کوردن جا ئەوەیە ئەگەر خاوەنی وڵاتە بوونایە خۆ بۆ ئایا ئەو وڵاتە لە شۆڕشێکا بوونایە وەل حاڵە وڵاتەی راوەتە دەستیان ئیتر لەو ساتەوە بەناوی قەومی عەرەبیەوە ئەو وڵاتە وێرانەکەن وەکو ئەمڕۆی بینی بەس ئەی بۆ کورد لەما دەوری نەبوویانی ئاخر زەین چۆنە زۆر حتا سەرۆکمان هەیە کوردە لە سووریا مەسەلەن ئەم هەموو قیاداتە هەتا حیزبیەکان بۆچی کورد وا زەعیف دەرەچێت دوایی بێتە میوان ئاخر دەستگای دەوڵەتی دەستی پێکرد لە ئێرانە لە تورکیا لە عێراقا لە سووریا ئەم ینی وێژەیەک دروست کرا بە ناوی وێژەی عەرەبیەوە ئەم وێژەیە زاڵ کرا بەسەر کووردا بۆ نمونە لە هەفتاکانە هاتن بۆی ڕێک لە ئەوانە ترسان لە کورد هاتن چیان کرد پشتێنەی عەرەبی لە سووریا پشتێنەیەکی عەرەبیان دروست کردووە پانیەکەی 10 بۆ 15 کیلۆمەتر درێژیەکەی وابزان نزیکەی 300 کیلۆمەتر شتێکی وە بەشی سۆری لە بینی باکوور و بڵین ڕۆژاوای کوردستانە هاتن زەوی کشتتوکاڵی باشی کوردیان نا بە عەرەبی هاوردە ئەم خێڵەکیانە جاسە هەندێکیان ئێشتا هەر لەگەڵ کووردا شەڕەکەن چکە ئەوە دەمێکی لەیان تێکەڵبوون لە کووردا ئەمانە هێنان بە مەبەستیەوەی ببن بە ڕێگرێ لەوەی کوردیەک بگرێ ئەمە بە پلان ینی باسیەکان ئیشیان لەسێن دەوڵەتیان بەدەستەوە بۆ ئەوروپا هات ئەزانی وەکو ئێمەیان چوارمێخ کرد عەرەب ڕۆژێژان حکمێمەی نەکردوە لەو پەڕی دەسەڵاتی عەباسیە ماوەی هاتوونەتە سەر خاکی کوردستان باجیان داناوە دوای ئەوەی تر دەوڵەتە کوردیەکان لە سەدەی نۆمی زانیۆ دروست بوونەتەوە یعنی هەچی کوردستانە وەرگیراوەتەوە لە عەرەب ینی عەرەب حکومڕانی تۆ نەبووە ئەوروپی هاتن کلیلی حکومڕانیان نانەدەست ئەچینەوە تا سەیرێکی وڵاتی ئەنەیتە دەست خۆر وەحشیگەری زیاتر ئەمە من بەهین نایڵم ئەوە بەڵگەکانە ئەوە تا وڵاتی راوەتە دەست ئەچێ خەڵکە کوژێ خۆ ناچێ ئەمە میلەتێکی دڕندەیە ئەمە یعنی کاکە قسەکانی ئێمەشی لێ دەرکەین بۆ سوودی خۆمان ابن خلدون بەڕوونیاڵێ ئەڵێ العرب پەرتووکێکیە المقدمە العرب أمة وحشية عرب نەتەوەیەکی دڕندەیە ڕوو بکاتە هەر شوێنێ ئەمە قسەکانی ابن خلدونە نەکی من ئەمە ڕێک ئەوە جەرمۆ ئەڵێ ڕوو بکەن هەر شوێنێ یعنی ئەبێ بە کارەسات و وێرانکاری ئیتر ئەمە ینی ئەمەی کەی بینین هەر تەواوکەری ئەو کلتورەیە مامۆستا ئێستا سووریا وەک سووریا ئەم چوارچەوەی کە هەیە جاران هەموو شتێک پێوترا شەم بەس بۆ سووریا نەبوو ینی پێت وایە ئەمە ینی هەر سووریا عەرەب بووە ینی کورد بووە بە ناوی سووریا یا هەر کلمەی سووریا خۆی لە سریانیەوە هاتووە چۆن ئەمە لێک بکەین ئەمە خۆی ناوەکە کۆنە وەکو ناو بەڵام خەڵکی ڕۆژهەڵات بەو ناوچەی نەوتووە سووریا پێیوتوە شام باشە ینی تۆمارمانی ئایا کورد 1000 ساڵ 2000 ساڵەوە پێش چی پێوتووە بەڵام یۆنانەکان پیانوتوە سووری باشە ئەم سووریا ئەڵێن ینی هەند سەرچاوە هەیە لە سەردەمی لوڤیەکانە 3000 ساڵەوە پێش پیانوت بێ بەڵام بەم نەخشەی ئەمڕۆنا بە شوێنێک لەویە دواتر
ئەم نەخشەی کە کراوە لوبنان جیا نەبووە لە شام یعنی شام الشام هەمووی فلسطين ولبنان بەڵێ حاکمی لوبنان بۆ ئەڵم هەر دەسەڵات بەدەست کردەوە حاکمی لوبنان ئەیوبی بووە لە سەدەی 20ەمە یعنی ئێشتا هەر کورد دەسەڵاتی سەرەکی بووە تا سەدەی 20ەم ئەوروپیەکان گۆڕیان بۆ نمونە بۆم باس کردی شاری حەلب بەدەست جومڵاتەکانەوە بووە شاری حەلب نووسراوە عەلی جومڵاتی کورد خۆ من نەمنووسێ مێژووی نووسێ جا ئەم سووریا بەممانە نوێ وڵاتێ نییە لە مێژووە ناوی سووریای عەرەبی بێ خاکێ نییە لێ یا بڵێ شامی عەرەبی ئەمە هەمووی دروستکراوی سەدەی 20ەمە هەر بۆیە واش تۆخیەکەن چکە نییە بۆی کە نییە بۆی فەرزی کە هەرڵێ عەرەب نییە بێ خۆ ڕۆژ مامۆستا دوایی هەمە سەر باسی ئەمە هەر لەسەر مێژوو بمێنمەوە لە مێژووی کووردە ژن دەوری چی بووە لە شەڕە چۆن ئەوە لێمان ئەەکەن بەعیب بە بەعزێ جارکاڵن چۆن ژنە بێ شەڕ بکە خۆی ئەم بابەتە زۆر گرنگە چونکە زۆر جارە بێ بە قسە لەسەری بەڵام ئەمە شتێکی کللتوری قوڵی ئێمەیە نی تۆ هەر ڕۆژێک لە مێژووی ئێماکەیتەوە ژنی شەڕکار هەر بووە ینی بۆ نمونە یەکەم تۆماری ژنی شەڕکە لە مێژووی مرۆڤایەتیە ژنێکە لە کوردستان لە بینی بڵین باشوور و ڕۆژهەڵات هەیە شوێنەکەی لای دەربەنی خان و سەرپێڵی زاو ناوی نەواری تومە ئەمە یەکەم لەوانەیە پێشەوە شەبوو بێ بەڵام ئێمە بە تۆمار 3800 ساڵەوە پێش بە ناوی ژنێکی گوتی لێە ئەمە یەکەم ژنە لە مێژووە کە سەرکردەی سەربازی بێ بەڵام خۆ 3800 ساڵ بەمڕۆ چی دوای ئەوە تو سیرێکی شاژنی هەولێر 2000 ساڵەوە پێش هێلەنای هەزەبانی حکومڕانێکی بەدەسەڵات بووە کۆشتی خۆی هەبووە کاریگەری لەسەر سیاسەتی دەوڵەتی هەزەمانی بە تۆمار هەمانەمان باشە یا 400 ساڵەوە پێش 450 ساڵەوە پێش خانزات تۆماری لەسرە یعنی سوپای 200,000 ینی سەرکردایەتی سوپایکی 200,000 کردو خۆ خانزات ژنێکی موسڵمانی کورد بووە و لە سەدەی 20ەمە فاتمە ڕەش یعنی فاتمە ڕەش سەیرەکەی ساڵی 1950 لە ئەستەمبول بە سوپایکی گەورەوە چێتە ینی خەلیفە لە بەردەم ئەوروپیەکانەوە شانازی پێکا کە ژنێک بەم سوپا گەورۆ لە خەڵکی ناوچەی مەڕەشە خۆی بە یەک سوپای گەورەوە چێتە ناو ئەستەمبولەوە هەموو پیاوە بە دوایەوە هەر وەکو چۆنەسە خاتونێکی لە ناوچەی سوورچی و هەرچی وابزانم هەر ئێمە ئەو هەر لە خۆیەوە نییە ئەو هەموو پیاوە سەری بۆ دانەوە کللتورە ینی تۆ لە کللتوری ئەمە ژن دەسەڵاتیە جا مامۆستا سۆران زۆر سەیرە مێنژوو لە کەرکووکە هەندێک شتە دۆزیتەوە لەسەر ژن دەسەڵاتی ژن لە ناو هوریەکانە بۆ نمونە کە ژن چووناکە هەندێک پارەیەنێ لە ماڵەوە ئەو پارەیە نابێ مێردەکەی دەستکاری و پارەی خۆیەتی لە ئەوڵەوە باشە ئەمە 200 ساڵەوە پێش مەلا مەحموودی بایزیدی پاسیەوەکە لە ناو کوردەمایە کەچی 3500 ساڵەوە پێش لە کەرکووکە تۆماری هێجا ئەمەیە پێ بڵم کللتوری ژنی شەڕکەر و کللتوری دەسەڵاتی ژن کە دروستی نەکردووە ینی تۆ حوجرەکانی سلێمانی وەرە ناوی حوجرەکانی سلێمانی کە چەند ژن لەم شارەی ئێمەیە یەکێکی وەکو ئیبن خەلەکان 800 ساڵەمە پێش لە هەولێرا کە خوێنێتی لای ژنێ خوێنێتی بە مناڵی ینی لای ژنێ لە حوجرێ لای ژن خوێنێتیەوە تۆ سەبام دێمە سەر بابەتێک بابەتی ئەو دەردە مزمینەی کە هەیە کورد بۆچی ئێستا لەم دنیاە هیچی نییە ینی ئێمە هەڵێن کوردووە عەزیم بۆ ئەمە هی ینی معقولە لە ئێستا هیچی بەدەست نییە ینی پارچە ئەرزێک نییە هی تۆ بێ دەوڵەت تۆچکەیەکت نییە بۆ ئەمە خۆ گەورەکردن نییە لەسەر حسابی خەیاڵ ڕاستە وڵاتێکی و کویت بۆ دەوڵەتە ینی خۆ ئەگەر تۆ سێری باباخینە لەو ئەمە خێ دووسێ خێڵ ڕاکە من بە ینی سەفەرم کردو بە نایکوێت کە بە ئاسمان و سێرم کردو و دەشتە هەمووی کۆمەڵی خێڵ و ینی داماوە خۆ بڵێنی هیچ بڵێن هیچ بناغەکانی دەوڵەتیان نییە بەڵام بۆ زۆربەی وابووە ئێمە کێشەکەمانەیە لە بینی دوو ئیمپراتۆریەتی گەورە بووین بڵیتنەوەی ئیمپراتۆریەتی عوسمانی نوێی ئەوروپای گرتووە باشە ئیمپراتۆریەتی عەجەمیش کاریگەریان هەبووە لەمنا لە بینە ینی خاکەکەمان کەوتۆتە بینی ئەم دوانەوە لە بینی دوانای تۆ ئێستا ڕێگری لە تۆ بڵێ وڵات تۆ هەزارەها نەتەوە مێژوو دەوڵەمەندتر هەیە لە جیهانە بەڵام تورک لە سا هەفتای وزەی دەوڵەتی تورکی بۆ لێدان لە تۆ ینی سەرفەکان ینی تۆ هەموو تاشێکی تورک کار لەسەر تۆ کاو ڕقی لە تۆ چکە ترسێ ئەزانێ خاکەکەی تۆی بردووە ئەزانێ جا ئەمە
بابەتی سەرەکی و بابەتیەوەی ئەوروپیەکان هاتن ئەمەیان کرد شەرعیەتیان نابەمە پێشەوە ئێمە لەو بەینا بووین بەڵام ئێمە سربەخۆی خۆیان نەمانێژمان توێنەوە ینی شەڕمانە کرد و چەنەها جاری سربەخۆ بووین قەینا یەک دەوڵەتی مەسەن لە سەردەمی سەلاحەدین یەک دەوڵەتی گەورەمانە بووە بەڵام دایمە دەوڵەتی بۆتانیەکان و دەوڵەت ئیمارەتی بۆتان و ئیمارەتی بادینان کۆنتریش لە سەردەمی عەباسیەکانە سێرەکەی دەوڵەت سێردەڵانیەکان واژ نووسراوە ئێستا تۆڵی دەوڵەتی ئەیوبی نووسراوە دەوڵەتی ئەیوبی دەوڵەتی مەسەن حەسنەوی مێژوو پیاڵە دەوڵەتی حەسنەوی من پێی ناڵم ئەم حەسنەویەکان مەسەن لە ناوچەی میدیای کۆن لە هەمەدانەوەمانە حکمیان کردووە اینجا مەروانیەکان لە باکوورە یەکێ بووە لە ناوچەیەکی ئەمنە ینی شارستان بوون نی کوردستان ئەمانێتیا بوو بەڵام لە سەدەی بیستەما ئەوروپیەکان هاتن وەکو پێم وتی بەشێکی بە تێنەگەیشتنیان وایان زانیوە کورد شوان وینە و وەکو وایە تۆ لە یاریەکەی من و تۆمانێ یاری بکەین باشە یاری بۆکسێن ئەمە ینی وەکو نمونە من لە دەسم لە دواوە بەسن بێم لەگەڵ تۆ ئەمە شەڕێکی نەعادلە نابەرابەرە چکە ئەوان ئۆتۆماتیکی چەکی زایان ناوە بە عەرەب ڕۆژی عەرەب حکمی تۆی نەگەوە تا نمونەی سووریام هێناوە ئەی بۆ کە وڵاتی تۆیە دەسەڵاتە نەبووە دەسەڵات و شەرعیەت ئێستا بۆ نمونە تۆ ناتوانینەوە فرۆشی لە کوردستانە ئەبێ لە ڕێگای ئەوانەوە بیفرۆشی ئەم شەرعیەتە کێ دروستی کردووە ئەم شەرعیەتە ئەوروپیە یعنی بە تۆ ناشکێنرێ ینی زۆری ئەوێ تایشێنی جا وەکو وایە ڕێک لە یاریەکە یاریکی نابەرابەرە دەسەڵات دراوەتە دەوان ئەگینە خەتەر بۆ دەوڵەت بێمانە هەر بەڕاستی ڕۆژە ڕۆژان بەو مانای دەوڵەتە دەوڵن بەڵام ئەوەیە ینی کۆمەڵێ شوێنی جیۆپۆلۆتیکی ئەمەکە لە نێوان دوو ئیمپراتۆریەتان ئەوە گەورەترین فاکتەرە و ئەمڕۆژ لە 100 ساڵی ڕابردووە ڕێگری لە بوونی کورد بە دەوڵەت تورکە باش مامۆستا با بێمە سەر ئەمڕۆ ئەم لەم ئەخیرەیە با بڵێن تقریبا لە ناو باشوورە بە تایبەتی پرسی نەتەوەبوون زۆر کاڵ ببوو تەنانەت لە شارێکی وەک سلێمانیە ئەگەر کەسێک ئاڵایەکی کوردستانی هەڵکردایە بە جۆرە سوکایەتی سەیرەکرا گاڵتەی پێکرا بەڵام لە پڕ سەیرەکەین لە شۆڕشێکە لە بێداربوونەوەیەکە ئەمە هەموویە گۆڕێ چۆن ئەمە بخوێنینەوە ئەمە هەڵچوونێکی عاتفیە یا بێداربوونەوەیکی نەتەوەیە کاکسۆنا من ڕەهەندی زۆرە بە بۆ چوونی من ئەتواندیت ئەمە چەندین پەرتووکی لەسەر بکرێت بەس بە 1100 بەرنامەی لەسەکرێت چکە زۆر قوڵە یعنی چۆن ئەم گۆڕانکاریە ڕوویە بیرمان نەچێ هیچ شتێ وەکو مرۆڤ هیچ شتێک بە هێندەیەوە گرنگ نییە مانا بێ بە ژیانە لە ڕاستیە خەڵکی باشوور مانای ژیان نەما بوو ینی تۆ سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکان کۆمەڵێ لەسەر با ناو نهێنین بۆی نەبین بەڵام کۆمەڵی خەڵک هاتنە سەر و تۆڕە ینی شتی وا ئەکرا قسەی واناشین ئەمە چییەکە هەستێکی نائارامیە بە تاک ئەمە جارێ پێشی بچینە ناونێتەوە خەڵقی دومەزارتە تەخشیدی پێ ینی خەڵک زۆر بێزار بوو لەمە چەند ساڵە تیۆری اینجا حیزبێک بە نوعی باسی کوردایەتیەکە ئەم حیزباڵە کوردایەتی ئەمەیەڵێ ئەوەیە کۆمەڵێ لە کاریگەری ئاین یەکێکی تر تیۆری نازانم باناوی کەس نەنەین بەڵام ئەمانە هەمووی خەڵک پێ دەڵێ چۆن بیرکەرەوە چۆن ئەم جارە خەڵک نەخێر زۆر ئاسانی کرد کاکە من ماڵی خۆمم پێویستە بۆی بژیم ئەمێ ینی من ماڵی خۆمم پێویستە بژیم ینی من ناکرێ من کابرایە بێت بڵێ براین ناکرێت ئەمێ زۆر سپاس مامۆستا سووران ئەڵقەی دووەم تاوی ئەم بابەتە بە درێژی باسەکەین زۆر ئەمر زۆر باش دەسۆش بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەی دووەمیش بەردەوام دەبین لەسەر هەمان بابەت بینەرمان بن زۆر سپاس بۆ بەردەوام بوونتە